گروپین چکدارن عراقیین گریدای ایران دیسا ایریشی هرما کردستانی دکن. پروسه اشتی لترکیه دچتا قناغی که نویوا. جه تلویزیون کردیا دنگی امریکا ل واشنطن پایتخت او دمو حمید منو باش بینرن هجا ایرو اینه 23 گلاوجا سال 1726 انا کردیا ل برانبر 14 تباغ 1026 انا زاینه افکار من بفراو نوری و از صالح دمیجر ام وی دمجمری شورا پیشکش بکن. لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهانیشتا دەکەین. لەگەڵمان ببێنەوە. تەنگەی هۆرمز وەک یەکێک لە ئامانجە سەربازیەکانی ئەمریکا خەریکە گرنگێکی زیاتری پێدەدرێ. ئەمەش لە درێژەی ئامانجەکانی واشنگتۆنە بۆ مسۆگەرکردنی ئازادی کەشتیوانی و ڕێگریکردن لە بەکارهێنانی ئەو ڕێڕەوە ئاوی استراتیژیە وەک ئەمرازێک بۆ دەست بەسەرداگرتنی ئابووری جیهان. سەرۆک ترامپ و بەرپرسانی باڵای ئەمریکا بە ڕوونی ئەوەیان ڕاگەیاندووە کە هێشتنەوەی تەنگەکە بە کراوەیی تەنها پرسێکی ئاسایشی نیشتمانی ئەمریکا نییە، بەڵکو پرسێکی پاراستنی یاسا نێودەوڵەتیەکان و نۆرمە دێرینەکانی ڕێڕەوە ئاویە نێودەوڵەتیەکانیشە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە قسەکانی سەبارەت بە تەنگەی هۆرموزدا بەردەوام ڕوون بووە کە ئامانجی واشنگتن پاراستنی ئازادی هاتوچۆ و ڕێگرتنە لەوەی ئێران بتوانێت کۆنتڕۆڵی ئەم ڕێڕەوە استراتیژیە بکات. ئێمە دەمانەوێت هۆرموز کراوە بێت بەبێ وەرگرتنی هیچ پارەیەک. وەرگرتنی سەرانە قوبوڵ ناکەین. هۆرموز تەنگەیەک و ڕێڕێوێکی ئاوی نێودەوڵەتیە، نابێت سەرانە وەرگرن. لە ڕوانگەی واشنگتنەوە تەنگەی هۆرمز تەنها بابەتێکی نێوان ئەمریکا و ئێران نییە. ئەم ڕێڕەوە بەشێکی گرنگە لە سیستەمی بازرگانی وزەی جیهانی و دەبێت بەپێی یاسا و نەریتی نێودەوڵەتی بۆ کەشتیڕوانی کراوە بێت. جێدی ڤەنس جێگری سەرکۆمار ئەم باسە وەکو یەکێک لە دوو ئامانجە سەرەکیەکەی ویلایەتە یەکگرتووەکان دەستنیشان دەکات. ئەوە ئامانجی ژمارە یەکە. هەرزان هێشتنەوەی نرخی نەفت و بنزین بۆ هاوڵاتیانی ئەمریکی لە هەموو وڵاتەکەمان. پاشان دیارە ئامانجی ژمارە دوو دڵنیابوونە لەوەی کە ئێران هەرگیز سەکی ئەتۆمی بەدەست ناهێنێت. وەزیری وزەش لەم بارەوە هەڵوێست دەگرێت و ئێران تۆمەتبار دەکات بەوەی هەموو ئابووری جیهانی کردوتە ئامانج. سیرکە ئێران هەوڵ دەدات ئابووری جیهان بە بارمتە بگرێت و دراوسەکانی تووشی ترس و هەراسانی بکات. هەوڵی ئێران بۆ ڕێگرتن لە کەشتیەکان هەڕەشە لێیان یان بەکارهێنانی تەنگەکە وەکو ئامرازی فشاری سیاسی و ئابووری لەگەڵ ئەو بنەما یاسایی و نەریتیانە ناکۆکە کە ئازادی هاتوچۆ لە ڕێڕەوە نێودەوڵەتیەکان دەپارێزن. بەم پێیە ئامانجی ئەمریکا تەنها بەرەنگاربوونەوەی هەڕەشە سەربازیەکانی ئێران نییە، بەڵکو دڵنیابوونەوەیە لە جێبەجێکردنی بنەماکانی یاسا و نەریتی نێودەوڵەتی و پاراستنی ئازادی کەشتیوانی. ئەمەش واتای ئەوەیە کە گرنگی تەنگەی هۆرمز بۆ ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. کۆنتڕۆڵکردنی توانای ئێران بۆ هەڕەشەکردن لە کەشتیوانی و دڵنیابوون لە کراوەمانەوەی ئەم ڕێڕەوە دەکرێت ببێتە یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی سەرکەوتنی ئۆپەراسیۆنەکان. بله بینر هجام دیچنن ها کشکا سپیک و گرژین دناورا امریکا و ایران دا بردوامن و جیگری سروک امریکا جیدی وانس جی بحثاوی که دکه کو دی ایران با آوای کی گرژین یعنی کوست ناوینا امریکا و ایران دا دکه و هر وها سروک امریکا دونالد ترامپ دچه نیویورک و کشکا سپی بحثا زیاده کرنا برهم آنینا
چکن جور به جور به آستک و رژه که بلندتر دکه جبو آگاهی بهتر دوی درباره دا و نوچه داوین کشک سپی هم نهاد چنجم پامنر دنگ امریکای کشک سپی هیوا سلام دم باش هیوا نوچه ایرو لجم تچنه سڵاو ساڵە هەر ئێستا وانم باران دەبارێت کەمێک بەر لە ئێستا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بەڕێکەوت بۆ نیویۆرک بەڵام پێشەوەی سواری فڕۆکەکەی بێت قسەی بۆ ڕۆژنامە نووسان کرد قسەی بۆ ڕۆژنامەوانان کرد ڕۆژنامەوانێک پرسیاری لێ کرد دەربارەی کشانەوەی کەشتی لینکن لە دەریای عەرەبی دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە کەشتێکی جێگرەوە کەشتێکی فڕۆکە هەڵگری جێگرەوە دەچێتە شوێنی لینکن ئەمە تەنیا حاڵەتێکی ڕۆتینە و جێگۆرکە بە کەشتەکان دەکرێت ئەمە لە کاتێکدا هەر ئەمڕۆ سنتکۆم ڕایگەیاندووە کە گەماروی سەر ئێران بە توندی بەردەوامە هەتا ئێستا هەتا ئەمڕۆ چواردەی مانگ 62 کەشتیان گەڕاندۆتەوە سێ کەشتیان لە کار خستووە و هێزەکانی ئەمریکا لەسەر 2 کەشتی دابەزیون ئەمە دوێنێش جێگری سەرۆکی ئەمریکا جێدی ڤانس قسەی بۆ ڕاگەیاندن کرد گوتی لە ئێستادا ئەمریکا 2 کاری زۆر گرنگ و لە پێشینەی هەیە یەکەمیان نرخی سوتەمەنی و گاز و بنزین و ئەم بابەتانەیە کە یەکێک لە کارەسەرەکیەکانی حکوومەتی ئەمریکا دابەزاندنی ئەم نرخانەیە هەروەها بابەتێکیان پەیوەندیدارە هەردووکیان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیدارن بە ئێرانەوە بەڵام بابەتی دووەم ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ئێرانەوە کە ئێران نابێت دەستی بگاتە چەکی ئەتۆمی بە هیچ شێوەیەک هەروەها لە ناوخۆی ئەمریکا کۆشکی سپی ڕایگەیاندووە کە دۆناڵد ترامپ فەرمانی فراوانکردنی کەشتی سازی دروستکردنی کەشتی بۆ کاروباری جەنگی و سەربازی داوە من لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون فەرمون با بەیەکەوە بیبینین ببورن دیارە کێشەیەکی تەکنیکی هەیە لە سەبارەت بە جێگۆرکەی کەشتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزیری جەنگیش ڕوونکردنەوەی داوە گوتێتی هیچ کێشەیەک لەسەر کەشتی لینکن نییە ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئەوەی دەگوترێت تەنیا دەنگ و باسی میدیایە ئەگەر هێزە ئەمریکەکان بە شێوازی ڕۆژانەی خۆیان یان مانگانەیان هەر جۆرێک بێت بە چەند مانگێک جارێک سەربازەکان ئاڵوگۆڕیان پێدەکرێت کەشتەکان ئاڕوگۆڕیان پێدەکرێت بە سەیری راپۆرتەکە بکەین سەرەتا دواتر دێمەوەلاتە باش. هیوا دیارە هاوکاران خەریکن ئامادەکاری دەکەن بۆ راپۆرتەکەی تۆ پێشەوە بچینە لای راپۆرتەکە دەمەوێت ئەوە بزانین کە دەنگ و هەواڵەکان باز لەوە دەکەن کە لەگەڵ بەردەوامی ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران حکوومەتی سەرۆک ترامپ دەیەوێت بوجە و پارێکی زیاتر بە مەبەستی سەربازی خەرج بکە ئایا ئەم بابەتە تەنیا بۆ کەشتی سازی ئایا کەشتی سازی دەگرێتەوە یان بۆ بوارەکانی دیکەشە؟ بەفراو ئەم چەندین بوار دەگرێتەوە بەڵام دیارە هاوکاران دەن راپۆرتەکە ئامادەیە با سەرەتا ئەوە ببینین دواتر ئەو بوارانەی دیکەتان بۆ باز دەکەم کە هەم لە موشک و هەم دروستکردنی کەشتی و تەقەمەنیش دەگرێتەوە کۆشکی سپی ڕایگەیاندووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا فەرمانی فراوانکردنی کەرتی کەشتی سازی جەنگی داوە ئامانجی سەرۆکی ئەمریکا لەو پلانە بەهێزکردنی کەشتی سازی ئەمریکایی و هەروەها پێشخستن و دابینکردنی هەلی زیاترە بۆ هاوڵاتیانی ئەمریکا کە لەو بوارەدا کار بکەن. پلانەکەی سەرۆکی ئەمریکا هەمەلانەیە و دروستکردنی مەیدانێکی کەشتی سازی گەورە لەخۆ دەگرێت کە لە 80 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. چەند شوێنێکی کەنار دەریاش دیاری کراون بۆ ئەم کارگە ناوازەیە بەڵام هەتا ئێستا یەکلایی نەبووەتەوە و بڕیاری کۆتایی لەبارەوە نەدراوە. هۆکاری دروستکردنی کارگەیەکی لەم جۆرە وەکو کۆشکی سپی دەڵێت ئەوەیە کە ئەمریکا لە چەند ساڵی ڕابردوودا کەمتر پەرژاوەتە سەر ئەو بوارە و کەمتر گرنگی پێدراوە. ئەمە لە چوارچێوەی پلانەکانی سەرۆک دۆناڵد ترامپە بۆ دابینکردنی سیستەمی بەرگری بێوێنە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. حکوومەتەکەی دۆناڵد ترامپ ئەم هەنگاوە بە سەردەمی زێڕینی دەریاوانی ئەمریکا ناوزەند دەکات. لێرە و لەوێ گلەی لە تێچوەکانی هەنگاوێکی لەم جۆرە هەیە
لە بەرامبەردا حکوومەت دەڵێت ئامانجەکە ڕوون و ئاشکرایە کە بریتە لە دروستکردنی کەشتی نوێ بە تەکنەلۆژیای سەردەمەوە. چاکردنەوەی ئەو کەشتە جەنگیانەی پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و هەروەها لە کۆتاییدا بەهێزکردنی سوپای ئەمریکا بۆ ئەوەی وەک هەمیشە لە پێشنگ بمێنێتەوە. لە کۆتاییدا هەموو ئەم هەنگاوانە بەدەستی کاری ناوخۆیی ئەمریکایی دەکرێن و ئەمەش هەلی کاری زیاتر بۆ هاوڵاتیان دابین دەکات. بەفراو لە وەڵامی پرسیارەکەی تۆدا وەزارەتی جەنگ ئەمڕۆ ڕایگەیاندووە کە 2 کۆمپانیان ڕاستپاردووە بۆ ئەوەی موشەکی جۆری SM-3 دروست بکەن بە ڕێژەیەکی زۆر و بە خێراییەکی زۆر. هەروەها پنتاگۆنیش ڕایگەیاندووە کە ئەم جۆرە موشەکانە بڕبڕەی پشتی سیستەمی بەرگری ئەمریکان و کۆمپانیای بۆینگ کە ئێمە زۆر جار لە بواری فڕۆکەوانی دەیان ناسین لەو بوارەدا ئەرکدار کراوە و بە خێرایی ئەم جۆرە موشەکە دروست دەکەن. لەلایەکی دیکەوە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بابەتی ڤیزا هاتۆتە بەرباس و گفتوگۆ. وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ دەڵێت ئەگەر هەر هاوڵاتیە کە ڤیزای ئەمریکا هەیە یان مۆڵەتی کارکردنی لە ئەمریکا هەیە تاوانێک بکات لە ئەمریکادا ڕاستەوخۆ ڤیزاکەی لەسەر هەڵدەوەشێت. بەێ پەملێری دەنگی ئەمریکای کۆشکە سپی هیوا سەلام سپاس بۆ ڤانزانیاریێنتە. ئەندامانی کۆنگرس بەردەوامن لە دەربڕینی بۆچوونیان سەبارەت بە ئێران. هەندێکیان باسی بەرنامەی ئەتۆمی ئێران دەکەن وەک هۆکاری سەرەکی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا و لە کاتێکیشتا هەندێکیان باسی ئامانجەکان، ماوەی ململانەکان و پرسە یاسایەکان دەکەن. دەڕۆینە لای هاوکارمان مەریوان حەما کە پەیامنێرە بۆ پرسەکانی کۆنگرس. مەریوان دەمەوێ بزانم کام لە کۆنگرسمەن یاوەمەنەکان ئەمڕۆ سەبارەت بە پرسی ئێران لێدوانیان هەبووە. بەڵێ بەفراو بۆچوونەکان سەبارەت بە هەنگاوەکانی ئەمریکا سەبارەت بە ئێران جیاوازن. دوێنێ شەو کە بە کاتیانی ئەمڕۆ کات یەکی لە پشتیوانە هەرە بەهێزەکانی سەرۆک ترامپ سیناتۆر جیم ریش کە سیناتۆری کۆماریە لە ویلایەتی ئایداهۆ و سەرۆکی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی سیناتە لێدوانێکی بۆ کەناڵێکی ناوخۆیی داوە. لەو لێدوانەیدا ئەووتی کە بیخوێنمەوەڵێ ئیداری هەنگاوەکانی ئیداری سەرۆک ترامپ پێویست بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانی کە لەلایەن ئێرانەوە هەبوون و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە دەبێت کۆشتەکان بەردەوام بن تا ئێران ڕازی بێت هەوڵ بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی نەدات. ئەو هەروەها ئەوەندە کە ئەندامی پایەبەرزی لیژنەی هەواڵگری ئەنجومەنی سیناتی شەشتێکی تری وتی سەبارەت بە کاتی ئەنجامدانی ئۆپراسیۆنەکان دژ بە ئێران وتی ئەو وەکو یەکێ لە ئەندامانی لیژنەی هەواڵگری سینات هەمان ئەو زانیارە هەواڵگریانەی هەبووە کە سەرۆک ترامپ پشتی بێبەستووە بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنەکان و هەروەها وتی ڕۆژێک لە ڕۆژان ئەو زانیاریانە بۆ ڕای گشتی ئاشرا دەکرێن و پیشانی ئەوە دەدەن ئەوە نیشان دەدەن کە بڕیارەکانی ئیدارەی ترامپ سەبارەت بە کاتی هێرشەکانی دژ بە ئێران ڕاست و دروست بوون. لە هەمان کادا سیناتۆرانی تریش لە دوانیانیاوە سیناتۆری ویلایەتی ڤیرجینیا وێست ڤیرجینیا شێلی مۆر کاپیتانۆ بۆ کەناڵێکی تری ناوخۆیی دواوتی زۆر لە خەڵک لە ئەگەری شەڕی درێژخایەن دەگەڕی شەڕی سەربازی درێژخایەن نیگەرانن. یەکێکتر لە سیناتۆرە بەهێزەکان کە ئەمە ئاخر دواخولێتی سیناتۆری کۆماری جۆن کۆرنینە ئەو داوای ڕوونکردنەوەی زیاتر لە ئامانجەکانی حکوومەت دەکات. بە وتەی ئەو هەروەهاوتی ئەگەر حکوومەت استراتیژی بەرامبەر بە ئێران زیاتر بۆ خەڵک ڕوونکاتەوە ئەوە زۆر لە نیگەرانیەکانی خەڵک بەگشتی کەم دەبنەوە. و هەروەها هۆشیاریدا لە دانانی سەقفی زەمەن کێشەکەی لەوەیە بوو کە دانانی سەقفی زەمەنی بۆ ئۆپراسیۆنیەکان باش نییە چونکە بە وتەی ئەو بارودۆخەکە بەردەوام لە گۆڕاندایە
سیناتۆری تریژ لێدوانیان یاوە لەوانە سیناتۆری دیموکرات سەرنجی ئەوان لەسەر پرسی یاسایی ئەم ئۆپراسیۆنانەیە لە ماوەی چەند مانگی پێشودا کۆنگرێس چەند جارێک هەوڵی داوە دەنگ لەسەر بڕگەیەکی یاسای دەسەڵاتی جەنگ کە لە ساڵی 1973دا دەرچووە بدات تەنها یەک جار توانراوە پەسەند بکرێت ئەو بڕگەیە داوا لە سەرۆکی ئەمریکا دەکات هێزەکانی ئەمریکا لە هەر توندوتیژیەک لەگەڵ ئێران بکشێنێتەوە. ئەم دەنگدانە تەنیا هەڵوێستی سیاسی بووە و سەرۆک ناچار ناکات پابند بێت بڕیارەکەەوە بەڵام لەگەڵەوەشدا سەرۆک ترەمپ نیگەرانی خۆی لەوە دەربڕیوە کە ئەمە پەیامێکی هەڵە بۆ ئێران دەنێرێت. سیناتۆر کریسڤان هۆڵند لەسەر ئەم پرسە دوا بۆ یەکێ لە کەناڵەکانی ناوخۆیی و دەڵێت ئەو پێی وایە ئۆپراسیۆنە سەربازیەکان بە شێوەیەکی گونجاو پشتگیری یاساییان لە کۆنگرێسەوە وەرنەگرتووە و هەروەها داوای ئەوەی کردووە کە کۆنگرێس ڕۆڵێکی زیاتر و گەورەتر ببینێت لە بڕیاردان سەبارەت بە بەکارهێنانی هێز. باشە مەریوان ینی لەگەل ئەv جیاوازیە دەبیر و بچووناندا ئەوە دیارە و هەژمارێک سیناتۆران ینی ئارمانج دانە سەر ئەم ببێژن ئارمانجا ئەمریکای لە ئێرانێ و ئارمانج و ئاباندۆرا ویشەرێک و دەواندەمێن داویدا بووە دەوێت دەربارەیدا چه جەمتە هەیە؟ بەڵێ بەڕادەیەکی زۆر گفتوگۆکان خەریکە ئەو ڕێڕەوە وەردەگرن کە لەسەر داهاتووی ئۆپراسیۆنیەکە و ئامانجە درێژخایەنەکانی ئەمریکا. پشتیوانانی ئۆپراسیۆنەکە وەک باسم کرد سیناتۆر جیم ڕیش باسی ئەوەی کردووە کاڵێ ڕێگرتن لە ئەوەی کە ئێران چەکی ناوەکی بەدەستبێنێ ئەبێ ئەمە گرنگترین بابەت بێت. بە تەبیعەتی حاڵ لە سیناتۆران لە هەردوو پارتەکە باسی کۆمەڵە شتەکەن کە دەیانەوێت لە ئیدارەی سەرۆک ترەمپ ئەوەیە ڕوونکردنەوەی استراتیژ بە شێوەیەکی باشتر و هەروەها زانیاری زیاتر لەبارەی گفتوگۆکان یا دانوستانەکان لەگەڵ ئێرانە و هەروەها چاودێری زیاتر بەسەر کردەوە سەربازەکانە. ڕۆڵی کۆنگرێس زۆر زۆر گرنگە کە ئەوان بەردەوام باسی دەکەن کە کۆنگرێس چ ڕۆڵێک دەبینێت وەکو دەستەیەکی چاودێری خانەیەکی چاودێری بەسەر حکوومەتەوە بۆیە لە ئەم گفتوگۆیە ماوەی لەوەتی کە جەنگی ئێران یان ئۆپراسیۆنەکان دژی ئێران دەستی پێکردووە بەردەوامن و لە داهاتووشدا بەردەوامە بن کە ئێستا هەرچەندە کۆنگرێس لە کاتی پشوایە بەڵام ئەو گفتوگویانە زۆر گەرمن و لە چەند هەفتەی داهاتووە کە ئەندامانی کۆنگرێس دەگەڕێنەوە ئەو گفتوگویانە بەردەوامە بن لەسەر باسکردنی استراتیژی دەوڵەت بەرامبەر بە ئێران و هەروەها چاودێری کۆنگرێس و ڕۆڵی کۆنگرێس سەبارەت بەو کردەوە سەربازیانە. بەڵێ مەریوان حەمە پەیامنێرمان لە کۆنگرێسی ئەمریکا سوپاس بۆ ئەم ڕاپۆرتات. بەێ بنەر هێژام ژ ئەمریکای دچن هەرێما کوردستانی و جارێکە دن ئەو ڕاستی ئێریشێن بە درۆنان دەبە لە گۆری ئاگاهیەن و پەیامنێرێ گەیشتنە دەستێ پەیامنێرێ مە لەوێ دەرێک و هەژمارێک ئێریش ژە عالیە کۆمن چەکدار ئین ئێرانێک و ئێران پشتگیریە وێ دەکێ و ji hindirê Iraqê ve hatine kirin. Ev êriş di demekê de tên ku hikûmeta Iraqê hemû hewlên xwe dide ku komên çekdar çekên wan kontrol bike. Ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyamnêr Diyar Cemal bi me ye. Diyar dema te baş be çend êriş bûne û ziyan çine li gor agahiyên ku gihîştine destê te? بەڵێ ئەم کاتتان باش دیارە بەیانی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان کاژمێر 2 خولەک تاوکو و 25 خولەک 3 جار هێرشی درۆنی کرایە سەر هەرێمی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. هێرشەکان دانەیەکیان بۆ نزیک فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بوو جگە لە زیانی مادی زیانی جانی نەبوو و دوا بەدوای ئەوە دژە تیرۆری کوردستان لە ڕاگەنرایوکدا بڵاوی کردەوە کە سەرجەم هێرشەکان لەلایەنی سیستەمی بەرگری هاوپەیمانانەوە تێکشکێنراون. هەردوای هێرشەکان چەند گەشتێکی فڕۆکەوانی هەڵوەشێنرایەوە و دواخرا بۆ کاتێکی تر بۆ کارەکەش دیارە ڕێوشێنی ئاسایشی بوو بۆ ئەوەی مەترسی بۆ سەر
فڕۆکەخانەکان و فڕۆکەکان و سەرنشینان دروست نەبێت بە گوێرەی ئەو زانیارانەی کە بە ئێمە دراون لەلایەن سەرچاوە ئاسایشیەکانەوە سەرچاوی هێرشەکان لە دەشتی نینەوە کراون و یەکێک لە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بووە بەڵام دوا بەدوای ئەوە حکوومەتی عراقی ڕەتی کردەوە کە لە ناوخۆی عراقەوە ئەم هێرشانە کرابنە سەر هەولێر و باسییان لەوە کرد کە بەدوادەچوون دەکەن و شوێنەکە دەستنیشانەکەن ئاخۆ لەکوێوە هێرش کراوەتە سەر خاکی هەرێمی کوردستان منمەی باس لەوەش بکەم هەر بە گوێرەی زانیارەکان هێرشەکان بۆ سەر خاکی هەرێمی کوردستان لە ناوخۆی عراقەوە لە چەند ناوچەیەکەوە دەکرێت هێرشەکانی سەر کێڵگەی کۆرمۆل لە سەدا 90 بە پێ و زانیارانی بە ئێمە دراون لە سنووری قەزای دۆسخورماتۆ دەکرێت هێرشەکانی سەر هەولێر لە سنووری ئامرلی و دەشتی نینەوە و دووبزەوە دەکرێت هێرشەکانی خودی ئێران خۆشی چ بە موشک بێت چ بە درۆن بۆ سەر هەرێمی کوردستان زۆرینەی لە پیرانشارەوە دەکرێت. باشە وا دیارە حکوومەتی فدراڵی عێراق سی مانگینۆی دیاری کردووە بۆ ئەوەی ئەو گروپانە چەکەکانیان ڕادستی حکوومەت بکەن زانیاریە دوایین زانیاریەکان چین لەم بارەیەوە. بەڵێ بەفراو دیارە من لەگەڵ چەند پەرلەمانتارێک قسەم کرد بەهۆی هەستیاری بابەتەکە نەیانویست ناوێن بڵاو بێتەوە باسییان لەوە کرد علی زەیدی سەرۆکوەزیرانی عراق داوای لە لیژنەی ئاسایشی و بەرگری ئەنجومەنی نوێنەران کردووە بۆ ئەوەی بە زووی پرۆژەی یاسایەکە ئامادە بکەن و بیبەنە نێو هۆڵی پەرلەمانەوە تا دەنگی لەسەر بدرێت و چی دیکە چەک لە دەستی گروپە چەکدارەکان نەمێنێت و بۆ ئەوەی کە ئەم حاڵەتی کە هەیە لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە ئەگەر تا ئەوادەی کە دایاناوە وەکو علی زەیدی باسی لەوە کرد ئەوە گروپەکان چەکەکانیان ڕادەست نەکەن ئەوە ڕۆبەڕۆیان دەبنەوە هەر ئەمڕۆ هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر لە پەیامێکدا بڵاوی کردەوە وەڵامی توندی زەیدی دایەوتی پەلەی کردووە لە دۆسیەی گروپە چەکدارەکان و ئەم مامەڵەیە زیادەڕۆیەکی گەورەیە و ڕێگان نادەین بەو شێوەیە مامەڵە لەگەڵ گروپەکاندا بکەن هەریەک لە گروپەکانی نوجوبا و بەدر و کە تایبی حزبوڵات تا ئێستا لە خۆناغی هەڕەشەکردن لە حکوومەت و ئەڵێن چەک ڕادەست ناکەین لە تەواوی عراقیش هێز خراوەتە حاڵەتی ئامادە باشێ بەفراو بۆ ڕۆبەڕۆبوونەوەی هەر گروپێکی چەکداری یاخی کە بێوێت زیان بە دەوڵەت بگەێنێت بۆی ئێستا عراق لە نێوان ئەتوانم بڵێم تونێلێکی تاریکدا نازانێت دەتوانێت گروپەکان چەک بکات یان نا بەڵام بە خوێندنەوەی چاودێران پێدەچێت لە هەر ئان و ساتێکدا بێت پێش کۆتای هاتنی ئەو وادەی کە حکوومەت دایناوە بۆ سنووردارکردنی گروپە چەکدارەکان و خستنە ژێر کۆنتترۆلی دەوڵەتەوە ڕەنگە پێکادانی گروپە چەکدارەکان ڕووبدات بە خوێندنەوەی چاودێران لەگەڵ هێزە ئاسایشیەکانی عراق. بەڵێ پامنێر دیار جەمال سپاس بۆ ڤانزانیاریەنتە. لە کاتێکدا هێشتا کابینەی وەزەرای حکوومەت تەواو نەکراوە کە ئەرکی لە پێشینەی حکوومەت و پەرلەمانە بەڵام ژمارەیەک لە پەرلەمانتاران واژۆیان کۆکردووەتەوە و تێیدا داوای سەرکردن یان هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن بە بیانووی کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت ئەمەش مشتومڕی سیاسی بەدواوە هاتووە و هەنێک لە ئەندامانی ئەنجومەنەکان ڕەخنە لەو هەنگاوە دەگرن و دەڵێن پێویستە پەرلەمان هەڵبوەشێتەوە چونکە ئەوان خەرجیان زۆرە و چەندین پاسەوانیان هەیە. ئایا ئەم هەنگاوە سیاسیە ئەمە هەنگاوێکی سیاسە یان هەوڵێکە بۆ چاکسازی دارایی لەگەڵ هونەر ئەحمەدین پەیامنێرمان لە هەرمی کوردستانەوە بۆ وەڵامیان پرسیارە هونەر ئەمەوێ وەڵامی ئەو پرسیارە بەجێ بێڵم بۆ لای تۆ ئەمە هەنگاوێکی سیاسیە یان هەوڵێکە بۆ چاکسازی دارایی؟ بەتەمەن مشتومڕێک ئێستا لە نێوان ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پەرلەمانی عێراق دروست بووە هێشتا کە دیارنی ئەو فراکسیۆنانە چێن کە واژۆیان کۆ کردێتەوە لە نێو پەرلەمانی عێراقدا بەڵام کورتە گەورەکانی نێو پەرلەمانی عێراق پاڵپشتی ئەم بڕیارە ناکەن. ئێستا حکوومەتی عێراق لەگەڵ ئەو ئاڵنگارە سەربازیانی کە هەیەی ڕوبەڕووی خەیرانێکی گەورەتر بووەتەوە کە خەیرانی داراییە کە هەم زەیدی سەرۆکوەزیرانی عێراق و هەم بەرپرسانی عێراق پێیان وایە ئاڵنگاریە دارایەکە زۆر قورسترە و پێویستە لە ماوەیەکی زوو چارەسەر بکرێت چونکە مانگی ڕابردوو زۆر بە کێشە و گرفت زۆر دروست بوو لەسەر دابینکردنی موچەی فەرمانبەرانی عێراق کە 7.8 تریلیۆن دیناری عێراقیە و
سەرەتا حکوومەتی عێراق پارەی هەندێک لە وەزارەتەکانی دا و بەشی دیکە لە وەزارەتەکان دواکەوتن بۆیە پەرلەمان ئەڵێ پێویستە هەندێک لە دام و دەستگاکانی حکوومەت کەم بکرێتەوە بچوک بکرێتەوە وەزارەتەکان دەستەکان بۆی پارە بگەڕێتەوە بۆ حکوومەت یەکەم شەو کە دەستی بۆ براوە و کاری لەسەرەکرێت ئەوەیە کە ئەنجومەنەکان کارەکانیان سڕ بکرێت چونکە ناتوانێت ئەنجومەنانە هەڵبوەشێ بێت و دواتر لەسەرەوەکەی هۆکارەوە کار چیە بۆچی ناتوانێت هەڵبوەشێ بێتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا حکوومەتی عێراق ئەوێت هەموو ڕێگەیە بگرێتە بەر بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی لە کاتی خۆی دابین بکات بەهۆی داخستنی گەروی هورمزەوە هەناردەنەکردنی لەوت عێراق تووشی قەیرانی گەورەی دارایی هاتووە بۆیە لە هاوشانی ئەو پرۆسەی کە دەستی پێکردووە پرۆسەی دژایەتیکردنی گەندەڵکاران و دەستگیرکردنیان کار لەسەرەوە تێدام و دەستگاکانی دەوڵەت بچوک بکرێتەوە ئەو مەسوفاتانەی کە هەیە لە وەزارەتەکان لە دەستەکان لە ئەنجومەنەکان کەم تێ بکرێت بەڵام کێشەکە لەسەرەوەیە ئەنجومەنەکان وەکو بڕیارێکی سیاسی خوێندنەوە و پەرلەمانیش لە ڕوو ئابوورێتەوە تەماشایەکە باشە پرسیار دەبێت دەربارەیدا هەنەر پرسیار دەبێت دەربارەیدایە ڕاستە ئەو هەوڵ دەبن لێ ئایا حتا چه ئاستێ ینی ئەو هەلوەشاندنە ئەنجومەنان ئاسانە؟ بەڵێ ئەلبەتە ئەو مادەی 122 دەستور دیاری کردووە ئەرکی ئەنجومەنەکانی دەستنیشان کردووە کە ئەم ئەنجومەنانە ئەرک و کارەکانیان چییە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم ئەنجومەنانە پێویستە بگەڕێنەوە بۆ دەستور بۆیە لەم کاتەیە کە شتمڕێکی زۆر لەسەر قەیرانی دارایی هەیە لەسەر قەیرانی کێشەی ئاڵنگاری سەربازی هەیە لێرەدا حکوومەت ناتوانێت تەناب باتە بەر هەموارکردنەوەی دەستور لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵدرا بەڵام ئێستا قورسە ئەرکەکە و بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجومەنەکان پێویستە پەنا ببرێتە بەر گۆڕانکاری لە دەستورە لە ماوەی ڕابردوودا هەوڵدرا لە کاتێک حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لە دەسەڵات بوو بەفشاری خۆپشاندەرانی تشرین هەوڵدرا ئەم ئەنجومەنانە هەڵبوەشێنرێەوە بەڵام لەبەرەوەی لە دەستورە مادەی دەستوری بە پێی مادەی 122 دەستور ئەم ئەنجومەنانە ئەرکەکانیان دەستنیشان کراوە ناتوانرێت ڕێگە چارەیەک دیکە نییە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم ئەنجومەنانە بۆیە ئەنجومەنەکان سڕکران و هەڵبژاردننی دیکە هاتەکایەوە بە هەڵبژاردنێکی دیکە ئەنجومەنەکان هەڵبژێردران بۆی ئێستاش ئەگەر ببرێت بیانەوێت تاریکی لەو شێوە بکەن دەتوانن کاری ئەنجومەنەکان سڕ بکرێت هەڵبژاردنێکی دیکە بکرێت بەڵام لە کاتێکە ئێستا هیچ کێشەیەک نییە ینی کێشەیەکی سیاسی نیە بۆ کارەکانی ئەنجومەن بۆیە ڕێگەی هەڵوەشاندنەوەی ئەنجومەنەکان زۆر قورسە و ئەو پەرلەمانتارانەشی کە واژۆیان کردووە بۆ سڕکردنی ئەنجومەنەکان ژمارەیان لە نێوان 77 بۆ 120 پەرلەمانتارە بێت تاوەکو ئێستا. بەڵێ پامنێر هەنەر ئەحمەد سپاسی بۆ ڤاناگایێنتە. پرۆسەی ئاشتی لە تورکیا دوای پەسەندکردنی یاسای چوارچێوە لە پەرلەمان و دوایین کۆبوونەوەی ئەردۆغان لەگەڵ شاندی دەمپارتی چوەتە قۆناغێکی نوێ و بگرە قورسریشەوە. ئێستا سەرنجەکان لەسەر ئەو هەنگاوە تایبەتانەیە کە پێویستە بنرێ بۆ جێبەجێکردنی یاساکە. هەروەها ئەو حیساباتە سیاسی و ناوچەیانەی کە پرۆسەکە لە قاڵب دەدەن. هاوکارم ئۆزلەم یاساک لە ستودیۆ لەگەڵمانە بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە. ئۆزلەم یاسای چوارچێوە سەرەتا بەخێر بێ یاسای چوارچێوە خەریکە لەسەر ڕێگای جێبەجێکردندایە لێرە بەدواوە ئەو هەنگاوانەی کە پێویستە بنرێن چی؟ بەلێ بەفرا جوینە دۆهیا ئەردۆغان bi şandeya İmraliyê de divî warî de pirgiringe Pervîn Buldan û Mithat Sincar piştî civîna bi Erdogan re gotin ku qonağa ku pêvajo gihîştiye û gavên ku ji niha û pêve ve divê werin avêtin hatine nirxandin. Her du aliyan jî vîna xwe ya berdewamkirina ya pêvajoyê dubare kirin. Lêhebûna îradeyan vîna siyasî û cibicîkirina qanûnê du qonaxên cuda ne. Niha qonaxa herî girîng çekdanîn û piştrast kirina wê ye.
دوی سازیین دولتی و اولهیه دست نشان بکن که PKK و پکهاتی نوی هبونا خواه بداوی کرنه و چکتانینه بفره گرنگیا MGK یانجی جواتا اولهیا نتویی دوی خالی ده دردکه و هولی جبرکو لگور قانونا چرچوهی جبجیح کرنا خالین سرکه گریدایا وی civatiye û rêxistin çekîxwe berdayê yanna lê ji bo temamkirina vê pêvajoya piştrastkirinê de di qanûnê de demekî diyarkirî tune ye loma jî heta niha demeke zelal ya cî bicîhkirinê jî nehatiye eşkere kirin. Befra loma piştî civîna do xala giring ev e ka gelo vê ev iradeya siyasî ve çiqas zû veguhere gavên konkrîtiyên ji bicîhkirinê yan jî na em dikarin bêjin. باشه özlem hevserokê Dem Partiye Tuncer Bekirhan iddiayên ku di navara Dem Partî û hikûmetê de yanî gotibûn bazareke siyasî ew red kirin û ew bêhtir balê dişîne ser em bibêjin tiştên ku li rojhilata navîn dibe yanî girêdayî bi pirsa rojhilata navîn kir çima rewşa herêmê di vê pêvajoyê de girîng e û ev yek yanî derbarê hesabên siyasîyên li pişt em bibêjin pêvajoyê yanî çi nîşan didin؟ بله صالح براستی بریا افنهال لانقره مجاره بازاریا به حکومتره لانقره وقت مجاره گرینگ یا سرکت نقاش کرن تونجر بکرهان ایرو ده هف پیوینه کی ده اف ایدار رد کر و گوت که دنابرا دم پارتی و حکومته ده جبو هل بجارتنان بترنگی بازارک نهاتیه کرن و لشوناوی بکرهان بالکشاند لسر روشا روجلاتا ناوین او به کرتاسی گوت کو د دماکو ده ل روجلاتا ناوین گوهرتن او پیفچون مزن دبن او هنه چما د و اشتیا ترکیه به کردان ره او چاره سریا و پرسکرکی او خاص وره عجب دیتن لگور پسپوران صالح د استا حرمی ده به تایبت جبر سوریه او عراق جی گرینگه او او د بیژن کو تجواره کو سیاستا ترکیه یا سر Keşeya Kürt ji peşketinin li dervê sînorên Türkiye were cuda kirin bi taybet siberoja Sûriye û rewşên hêzên Kurd yên li wir evlehî û siyasî yên Enqereyê de girîngin li gor pisporan. Hükümet û Dem Partî ser çareseriya pirsgirêka Kurd xwedî perspektîfên cudane ev diyare. Ankara balê dikişîne ser çekdanîn evlehiya netevîyî û xurtkirina navxweyî ya Tirkiye. Lê Dem Partî çareseriya pirsgirêka Kurd biriya siyaseta demokratîk û reformên berfirehtir diparêze. Lê Salih xelekê hevpariya giring heye xuya dike ku her du alî jî hevbîrin ku guherîn û bê aramiya li rojhilata navîn çareseriya pirsgirêka Kurd bi navxweyî lezgîntir kiriye û daye pêş. Loma daxuyaniyên Bakirhan jî nîşan didin ku Dem Partî dixwaze ev pêvajo nevekî bazarek hilbijartina bi Erdogan re lê wekî hilbijartinek stratejîk ji bo siberoja Tirkiye li rojhilata navîneke ku bi lez diguhere were dîtin em dikarin bêjin. Bale. Özlem spas bo zanyaryekanet. Spas Özlem spas. Açık oylama. Belê di demekê de ku piraniya aliyên siyasîyên Tirkiye bi erênî li qanûna çarçoveyî temaşe dikin pirs li dor çarenûsa doza Kurdan li wî welatî derêkevin pêş. Gelo ev qanûn dikare rê li pêş çareseriyeke mayînde ji bo Kurdan di nava destûra Tirkiyeyê de veke. Ji bo şîrevekirina vê mijarê niha serokê Partiya Welatparêzên Kurdistanê Rêzdar Mustafa Özçelik ji Stenbolê tevî medibe. Dem baş Rêzdar Özçelik berî em behsa rewşa siyasiya Kurdan bikin. Ev qanûn li gor xwendina te qanûna çarçoveyî dikare ji Tirkiye re bi tevahî çi bike? Dem baş spasiya ve dikim ji bo vê bernameyê. Hûn dizanin ev qanûn jê dibêjin yasaya çarçoveyî ya jî qanûna çarçoveyê bi navê xurtkirina ewa piştgiriya neteweyî û yekgirtina civakî
وی ناوی اف قانون هاتی آماده کرن جی باله ادخوازم دوی درید بالا و بکشنوه ده ناوا اف 12 خالن و یاسایه ده یک کلمه یک گوتن پشکری نتوایی یک گرتن و جواکی نینه اف چکی گلک بالکشه هرچو خواست ناوی اف جیبه ده ناوروکا خود جبو وی ناوی تو تشک نهاتی گوتن مثلا او یاسا بخواه یاسایه که کجبو چکدانینا پککه و کجکه او آلین که با هر دو رخصناف گریدایی و بردامیاوی او پیواجو بحثاوی دکر البته بیاد وی ام بس به وی یاسای تنه ننرخینن بیامه اوان نزدیکی 2 سالایه بحثا پیواجوی که تکرن دولتا ترکیه به پیواجوی ترکیه یا بهتره رو هرما بهتره و لسر وی هشمندیه گلک تشهات گوته رایدارین دولتا ترکیه و ام مسئله تریری و امی تریری هم ترکیه هم لهرم ابداوی بینن و برنامه که هاتون دانین داخویانین اردوغانی ین دولت باقچلی ین رایدارین دولتا ترکیه گشی سروی که حتی ایرو یک گوتن جبو مافی کرده جبو زمان کردی ناسنامه کردی مافی نتوی دموکراتیکی یم کولکتیوی یم کرده جبو آزادی دموکراسی جبو آزادی فکری جبو که براستی جی او کسین زندان اجبر فکری خوش خوات خواه خاطن گرتن جزا خوارنن به آوایی که آزاد سربست ببین جبوی حتی نها رایدار دولت ترکیه یک گوتن جین نکرن باشه یعنی رضا روز چلیک یعنی ام دزانن که جالی بنرینا ترکیه او که اف به ترور کرنا ترکیه اف به چک کرنا پارتیا کارکرین کردستان پککه اف وهایه و رنگ لگورتد بیجی که آخافتن جی نبن لیتنا بیجی ده پاش پرده دا و جهه که جدوزا کردی دوی قانونی ده هبه؟ نها ام بخواه ده ناوه قانونی ده قانون پیش چه ده بلا ببه ام لگلن که پککت شکی دینو افشار راوسته ام وی فکره خواه ایرو ناویجن اوای سالانه ام دبیجن مگلک جارا بانگی پککه جی کریه مگوتی ایدی لباکور کردستان او چکه دسته پککه ده تو فیدایش کرداتون زرار ده و زرار ده باشور کردستان جی دی در جبر ویجی اگر براستی جی داوی لوی چکی بیانین و البته دولت ترکیه جلگوری تف بگره ام بیشک ام پشکریا ویاد کن نها هر بحثی کرن دولت ترکیه دبیجه ام برا کس وی هیویه نکو که گاوا چک بیدانین ده ریوه به هنک کرچیتیه بکن هنک رابن جدا خوازیه بکن رایدارین دولت ترکیه وی دبیجه پکه که اجالان و دم پارتیجی دبی نا دبی اب پیواشویا آشتیه جواکا دموکراتیک ده گلک داف ده آویتن ده هفدیتن هنه باشه ام جوه پرسه دکن پرسه که 30 میلیون کردین باکوری کردستان و ترکیه علاقدار دکه باشه معقوله ده پشت دریا ده و کس نزانه به چه دبه و عمل بنده بین کاوه چه به و دوام آویده پشت دریا جیده کس و مسئله زلال نکب نه معقوله یعنی ام دبیجن ایرو مثلا کردای پرسا کرده پرسا ملت کرده پرسا کردستانی دوی مافیوی نتوی دموکراتیک جبو چاره سریاوی بگاف بیاویتن جبو که اوی حفظینن اوی که چکه خودینن با آوایا که عذاب بکار بن وگرن دوی وارد همه پشکریه بکن لی اف یاسای در کتیجی به معنی ری و ناکر ریک آزاد و ناکر پش دریاد کاوی یعنی همه نیانسیبه او که ام بیژن شخوات آنی زمان رجال روسچلیک یعنی ام بیژن دوزا خلک کی به هجمار المزنه لوی ولاتی لباشه هون وکو ام بیژن پارتیا ولات پاریزین کردستان کو جوارا د بیژن پارتین کردستانی یعنی راسا اون پشتگیری ددنه کی بس هون دکارن و پیوسته اون چه رولت و درباره دا بلیزج بکون حکومت ترکیه راضی بکن با اوای کی آشتیانه دوزا کردی جه خوب بینه دناف ترکیه ده بله ام دوی مسئله زلالن ام پشکریه دادن راوستاندنا شری و دانینا چکان لی ام دوی جن مخاطب و مسئله نابه کل پش دریاد بس
بکسایتکی ام پارتیا که مثلا به مشاندن لباکل کردستان پارتیان سیاسی دستگاه سیویل کسایت قبول بار هنک دکارن داخوازن کردان ین ایرو ای معقول لسروی اساسی به دولت را امرونین و ام پیواجوی که دست پی بکنی به هم دور نابک نها جلانی دبیشه اوا مشک هزار گاویه و اوا گاوا یکم باشه یعنی اف گاوا دوام و سیم و سدم و سیصد و چهارصدی پنجصدی اوه چه به ما نه معقول کدوه ملت کرد گلی کردستانی و بزانه به که مثلا چه دوه و اوه چاوا به جبر ویجی ها گوتنین اجالانی حتی ایروژی براستید به مسئله ده هیویه ناده اجالان جه 27 اثبات داخیانی خوده و داخیانی و گوتنین خواه حتی ایرو گوتی دولت جدایانه تویی فدرالی اوتونومی مافین کلترالیست ایدی برانبریا ویتونه گوتی ام مثلا انتگراسیون دموکراتیک و نتوا دموکراتیک همولاتیا هفبش جمهوریت دموکراتیک نهال سر و چرچوه جی سیستما کومونال بحثا کردا مافی کردا یه نتوی کلکتیو جالی اجالان جیب نهاتی کرن جبرویجی یعنی دولت ترکیه بحثات شینا که اجالان بخواهد گوتنی خواهد یکی جید بحثا مافی کردا یه وقت ملت که مافی اساسی مشروع نتوی دموکراتیک نکریه ایده پش پرداده کامه چه بزانه بین کی چه ده بیجو که چه درخه و نه راسته قدر آبی ملتی نابه بوی هاوی بیمشاندن دوی یاسای هاتی درخستنجی براستی رنجیده کرنه پرمزن هیه نها دما 12 ایلول داروا هشته ده او بتایبتی و دمه اشکنجه پر زیاده دبون دوای اشکنجه ناده پلیس هنک ifade داتنیم بر اوی گرتیا و دگوتنی امضا بکن گلک تشتیم که نه فکر و انسان نبود نه گوتنی و بام داد امضا کردن نه بفکرن پارتیا که 5-6 هزار انسانی و چونش با فکر خود جان خود دانن به 10,000 انسان جوا فکرنه خود حفظه دانن آن سرگونن نه به سروکی و دادن امضا کردن که از پارتی تروریستم به اجالانی او ویا به دم پارتی جی دن امضا کردن او جی مجلس ده پارلمانتا ترکیه اوا خبر راستی جی کار ساته کی یادی نه دوی یاسای کوهاتی تجراندن جیده یعنی جبونا اوی چکه خودینن اوی که جبور دروی ولید بین دبیجن جزاوان حتی 15 سالی به 5 ساله اوان بيجم حال رزاره شلك يعني افخال براستي بروسد دبا دور دريج بكاش بركو اري تركي غوتبو كو حتى بشتي كو ام بيجن باكا تشكي خدينا ود جريده فرميدا افيك بشراس ما بشراوي دي اف بروسد بس بلا ام هناكي جشبين بن كان بيجن تركيا قبول بکه و دست به پروسه که آشتیانه بو دوزا کردی بکه یعنی اگر هاتو افتشت با آوایی که ارینی بو هون يعني وكو بارتيين كردستاني هون سيستم كحكمرانيه تشاوا لتركيا خيال دكن هون دبيجن دبي تركيا كتشاوا ببه بله ام بخوا از بتخوازم بالا بشیم سر خاله که دما برده اک پارتی جبو درسا بجارته یا کردی به قانون درخست ما وقت پارتی او پرزن کردستان پیشکریا وکر جبو زمان کردی جبو ناسنامه کردی جبو مافی آزادی دموکراسی عدالت چه گاو بیابیتن جبو آزادی حفظیه جبو آزادیان اوی بر فکر خود جزا خوارن جبو که آزادی اوی که چکه خودین بکن وگرن چگا بی آویتن امی ارینی ببینن لی نه او یاسایا و یاش مرد بیجه و نه جی اف پیواجویا 2 سالی پیواجویا 2 سالی جی بوی پیواجویا مجبور کرنه پیواجویا پاش سخستنه پاشگوه کرنه ام دبیجه و پارتی آل پارزن کردستانی ملت کرد هیا ملت کرد ولات خواه هیا دبی ما فیوی نتوایی ین چارنوسیه هیا ایروشی دبی دولت ترکیه نه به مسئله اجالان و فکر دم پارتی و پشت دریا و آیا که نشفاف یه مسئله بمشینن پارتیان کردان دستگاه سیویل و کسایت بین جمع دولت ترکیه وارونی ام چند خالات بیشن یک ناسنامه کردی به قبول کرن
زمان کردی و زمان پرورده زمان کردی و زمان فرمی اوین که حفصاد و آوای کی آزاد نه به شرط و شروطا به جوی سرسریان هجاندن بین سربست بردان و دوی ناوین باجارن کردا ین کردی لی بگرن دوی ترکیه او قانون حقوق ناونتوید او پیمان امضا کردن حوجداری و جیبینن ترکیه جو آزادی فکری رامانی دوی ریوکه قانون بنگهین دو بجیب که اگر افغان دموکراتیک به آویتن و البته شر وستاندن سدیست چکدانین ام پشکریاوی کن دولت ترکیه ام بانگی وید کن دوجه سیاست مجبور کرنه بردن 100 ساله ملت کرد جورترانه بویه بکشتن و به ایمحای و به جنوسیدا و به اینکاره و دوزاوی جورترانه بویه حال ریزدار شلکیانی هیوی اوان کو او ام بجن قانون چارچوبی به درگه کی هر چندی بچوک بجیج بو پروسه که برفرهتر کو درو درج بکله داوی تشت راست ببن دعوالی بودن کن دم محکمه گلکس پاس بو دمته سروک پارتیا ولات پارزین کردستان مصطفی اوز شلیک تج استانبول مربی مالات آوا همچنین سپاسیات که سەرەڕای یاساکان بۆ پاراستنی میرات و شوێنەواری مەسیحیەکان لە تورکیا بەڵام هێشتا هەندێک لە شوێنەکان مەترسی لە ناوچوونیان لە سەرایەکێک لەو شوێنەوارانە هەتیوخانەی ڕۆمانیا لە دوورگەی بیوگ ئادای ئیستانبول بینایەکی مێژووی کە سەردەمانێک وەک کڵێسا بەکاردەهێنرا و بەهایەکی کولتوری و مێژووی بەرچاوی هەیە دوای چەندین ساڵ لە پشتگوێخستنی بیناکە ئیستا مەترسی ڕووخانی لەسەر راپۆرتێکی ئەیوب دەمیر لەم بارەیەوە پێکەوە دەبینین. سیوخانه روم لستنبول لسر گراوا büyük ada ku navê wî yê berê Principo Angograva Prense. Ev avahî ji hêla mîmarê Fransî Alexander Valoriva di sala 1898 da wek Principo Palace ango wek hotel hatibû sazkirin. Ev ciyê pirqatî dema ji bo hotel destûr nagire di sala 1903 da ji bo zarokên Ortodoks kirin sêwîxaneya Rum. Hunermend û lêkolîn van Gülhan bi xwe 15 sale li vê giravê jiyan dike û pirê wêneyên xwe jî li vê derê xêz dike. Ew dibe sêwîxaneya Rum ana ber bi rûxandinê vaye. Lê ev der ji hêla xêrxwazê Elenî Zarîfê va hate kirin û ewî jî bexşand Patrîxaneya Rum ya Stenbolê. Dünyanın ikinci en büyük ahşap yapısı. Sêwîxaneya Rum di dünyayê de duyemîn avahiya darîn e. Li tevahiya Ewropayê de jî yekemîn avahiye. Ez 15 sal zêdetir e li vê giravê jiyana xwe didomînim. Min dît nedît ev der bi qedera xwe re rû rûmaye û hatiye terekandin. Her roj jî tê rûxandin. Ana ez temaşe dikim bi çav jî rûşandina wî diyar dibe. Ev der di navbera salên 1903-1964 da ango nêzîkî 6 sal xizmeta zarokên civaka Rum da û nêzîkî 6000 zarok li vê derê diman. Di nav vê derê da dibistan, pirtûxane, salonên şano, rêvîr, atölyeyên pîşê û ciyên yariyên zarokan hebûn. Pêdiviya vê derê bi lênerînê heye, lê destûr dernakeve. Tarihi eser koruması altındaki binaların Ji bo ku ev der were nûkirin, ji wezareta çandê pêdivî heye ku destûr were girtin. Lê ev fesendkirin jî gerek dirêj didomin. Di vî warî de jî em teherêketan nabînin. Ji ber wî jî ev der li ber çavê me têk diçe. Ev avahî di nav mîratên dinyayê yên ku pêdivî bi parastinê heye cî digire. Ji bo restewrekirin û parastina wî hin proje hene lê heta niha jî ti yek neketiye meriyetê û ev der wek ciyekî bêxwedî diyar dibe. Sürekli bir şey var, nöbetçisi var. Li vê derê hergav pasawanek heye. Ew jî li nav baxçê vê derê de mirîşkan xwedî dike. Kûçik û pisîkê wî jî hene. Xeynî wan jî ji xwe tu kes nikare derbasî hindir bibe. Li ser vê girava büyük ada an jî bi Yewnanî Principo nêzîkî 10,000 kes Rum, Ermen, Cihû, Tirk, Kurd dijîn. Ev der li Stenbolê wek ciyekî seyrangehê jî tê bikaranîn û deverekî bêhnvedanê ye jî. Eyüp Demir, Deng Amerika, Stenbol.
لەم ساڵانەی دواییدا خواردنەوە وزەبەخشەکان لە نێو منداڵان و نەوجەوانان لە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بڵاوبوونەوەی ئەم ڕەوتە نیگەرانی لە نێو خێزانەکان سەبارەت بە ئەگەری دەرەنجامەکانی بۆ تەندروستی منداڵان و نەوجەوانان دروست کردووە. ئەمجد کوردۆ پەیامنێری دەنگی ئەمریکا لە قامیشلۆوە ئەم راپۆرتی بۆ ئامادە کردوون. li dikana xwe ya biçûk a dirûtinê li taxa Hilêliyê li Qamişlo. Mîran Ferhan karê xwe yê rojane dike. Lê di heman demê de ew tirseke mezin ji nav Şênûrê dihewîne. Mîran dibîne ku belavbûna van vexwarinan di nava zarokên malbatê û cîranan de bûye xeteriyek rastîn ku divê sînor ji bo wê bêtedanîn. Êk baş nebaş li derdorî xwe dinarin ew vedixwin ew jî mecbûr dibin çawa hevalê wan vedixwin ew jî mecbûr dibin ji bo wê taqayê vexwin. Ew jî dibêjin ka ez ê bînim dirin taqatînin vedixwin. Çi xwe seca wan û bavê wan bêje li civakê dinarin zarokê civakê li hevalê xwe dinarin ew jî diçin tînin vedixwin. Yanî him zirarê didin xwe û di aliyê madî de zirarê didin malbatê xwe. Li bazar û goşeyên dikanên Qamişlo reng û cûreyên van vexwarinan bi piratî hatine rêzkirin. Cemal Yunus ku ji berî 40 salan ve dikaneke biçûk di taxê de birêve dibe. Tekez dike ku di dirêjahiya van salan de wî daxwazeke ew qasmezin li ser van vexwarinan nedîtiye. Bi taybet ji aliyê zarok û nûhatiyan ve. Ama enû nisbe taqa têfirotin nego nayêfirotin. Taqa nisbek mezin têfirotin qismê wek müşter got ji heşta hettanî bi bîsta taqa nisbek mezin tê heytê dibin vedixwin nelba mitene neçtine li beledim beled agirtî û taqa wek taqa têfirotin roja îro dê tişkê di nayêfirot. Ji aliyê pizîşkî ve pizîşk hişyariyê didin ku van vexwarinan madeyên tund û kafînê bi zêdebûn dihewîne. Pizîşka nexweşiyên hundirîn Erîç Mihemed tekez dike ku bandorên van vexwarinan ne tenê li ser dil e lêbelê dirêjî reftara zarokan hestî û diranan jî dibe. أنا مشروبي طاقة أوجي منبهات يعني نسبة كافيين عالية نسبة سكر عالية تعدال للدقة أكثر شيء ارتفاع ضغط الدم تسرع نبض جانا تعدال معدات تعدال هسيات خاصة بازاروك وتعدال دراني ويت كيجي في أم حد قدين جبو في مسألة خاصة بازاروك برا مالباتي وهاي وجه وهب يعني Di navbera hezkirina zarokan bo van vexwarinan û belavbûna wan a berfireh di dikanan de û çavdêriya hişk dimîne yekem mertala bo parastina tenduristiya nifşê siberojê ji vê diyardeya bizirar. Emced Kurdo, Dengê Emerîka, Qamişlo. ام جه قامشلو جارك دمشن استانبول كوما اگری جیان یا موزیک پشتی راوستان 7 سالان ایسال جارك دن وگریای سر چالاکین خوین هنری و دست به کنسرتان کریه اندامین کومه بحثا سربورا خویا موزیک دکن. راپورتا ایوب دمیر بهتر آگاهیانه. Homa agrê jiyan piştî hes salan şûnda careka din vegeriya ser dîkê û ji bajarê Amedê heta Stenbolê dest bi konsertan kir. Koma agrê jiyan 28 sal bandoreka mezin li ser guhdarvanên xwe veda. Ji ber egerên çewsandin û hukukê 7 sal berê bela bû. Di qedera wan da jî pênaberî dest pê kir û müzisyenê wê bêgav man û derketin Ewropayê. Yek ji van jî solîstê Koma agrê jiyan Alî Geçimliye. Ew dema diçe Ewropayê betal namîne û albîma xwe ya şexsî derûst dike. Geçimlî hestê xwe ji dengê Amerîkayê ra watîne ziman. 7 sal berê me agrê jiyan belav kir ez ji wê derê li sernavê Alî jiyan min du heb albûm li ser sosyal medya civakî jî me parve kir. Koma agrê jiyan piştî nabereka dirêj di Newroza 2026 da li Amedê derket pêşberî guhdarvanan û bi keleceneka mezin pêk rastrîn. Bajarê Amed pir girîng e ji bo me. Hêstekî pir taybet e bi rastî jî. Ez ê gelekî bi kev xweş bûm ku em dîsa agrê jiyan anîn bahev û stranê xwe bi gel re parve kir.
کما آگری جیان ده سال 1909 دا لستنبول جهلا علی گیچینلی شنر یلدز و نایل یورسوروا به ناو کما چپخچور هات بودا مزراندن. ده سال 1992 دا دبن سیبانا ناوندا چاندا مزوپوتامیا آنگو نیچه میدا ناو خواه گوهران و کرن کما آگری جیان. سولیست و گوتاریست و کومی شنر یلدز به زاراوا زازاکی هست خواه و آتین زمان. belki de sponsor yani şiri de sponsor verma itade konser vraşmi ez avakt tedenebiya der Almanya'da kar kerdine nika jimin de ma amemi ita bazılarda mitingde ma konser kovraşmi Ahmet Tabaji de sala 1998 da beştari koma agre jiyandı be او دبیجه پیدویه کو آگریجیان گندان به. لی ابو نزدیکی 2 سال دیسا ما آگریجیان پشتوکار محمد هاتن دیاسپوره اروپا مکم دیسا جبرگاه ایدی همه حوال ل اروپا بون. پیشتن هفدو من مگو آگریجیان کدک براستیجی مزنه. و کنده نهیلین گوندا بود. دنگ امریکا استانبول. بله بینر هجا ای سال 2026 سال وگرا 205 یا سرخوابونا امریکایی بو و گلک مراسم هنری ین سیاسی لویدر الواشتون پایتخت شبون مجی وکو دنگ امریکا به برفرهی او رومال کر. او راپورتا به راپورتا که دوی درباره ده که هفکارا ما فاطمه سندی دخوینه. جبوی ریزگرتن ل205 همین سال وگرا سربخوی امریکا موزخانه اجتماعی دیروکی اسمثانیا لی واشنطن و پایتخت ده نمایش نمازه دا کلتور و دیروک والاتی پیروز کرو فرسندک دا مهوان و سردان کرن جنیزیک و پیداچونه به دیروکا کفنار والاتی بکن. ده پیشنگه دا 205 پارچه دیروکین پر بالکش دیار تکرن. یا جهمیا گرنگتر و عولی پیکر یکمین سروک امریکا کج مرمری هاتیت چکرن. دو هم جد سولا هناریا بلوری جه فیلم کفنار The Wizard of Oz کو چرخا سینمایا امریکا لوی سردمی گوهارد و سه هم هما چار پیکن خارنگه ها گرینزبورو بون کو جه کارولینا باکور اینانه او سیمبولا بهز لهلبونا چریسکا تفگریا مافین جواکی بو رشپستا بین لامریکای دما چار خوندوان رشپست به بیدنگی لسروان چار پیکان روی نچتنو بردینان نکرن لرابینه او داخوزا 100 سالیا با هبونا مافین وک هویه و لیک جاو حوالاتی بونه هجی. میگن هال سمیث راگرا کمیته هماهنگی موزخانه اسمثونیا دبیجد به ویرنگی ام مزناهی و حیبت والات خواه برچاو دکین. دوی پیشانگهی دا ام باندورا راگهاندنا سربخویی برای دیروکا گونار ددینه خویا کرن کل پخامت سربستی و خوشی جیانه حتا آوا کرن. اف حمایج سال 1700 حتا نها نینراتیا سیاست دیروک و کلتورا امریکا دکن. بو نمونه ما یونیفورم جورج واشنگتن آنیاور و اولی خلقت کد که به همدی خواهگرن بیرواری سال 1776. موزخانه اسمثونیا بزاوی دکد که هماین گونارن دیترجی کم بکد اونها دگل تاقم پاریزوانیا شینوارن گونار لولایتا تکساز دخبات دایه بو نیشاندانا گمیا بناو گامبوت فیلادلفیا گل سال 1776 ده شهر گراوا والکر لدجی بریتانیا بناو ببی. لسال 1964 آلین پیوندیدار شیان و گمیه سراف بکنو بهین موزخانه.
دناو موزخانه دا عربانه که یکوژ آلی پرستارکا جهاتی بناوی کارلا بارتن و که یک کم ترمبیلا و گوهزو که نخوشان هاتی بی بکار آنین. کارلا یک جه خانم دا مزرینرین خواجا سور بی لو ما گلگ جه سردان کران که ده عینی پیشه پرستاری دانه خود وی بیا ویدا دبینن و بدیت ناوی گلگ شاده بن. جبوی ریو بری موزخانه اسمثونیان گرنگه که کاری وان باندورا خوال سر دلو جانه سردان کرا بکو جبوی وان ببه بیرهاتنکا حتایی. بەڵێ ساڵح وەک بینیمان 250 ساڵە هێشتا ئەو مەراسم و ئەو بەرنامانە و پرۆگرامانەی کە بەم بۆنەیەوە لەلایەن بەڕێبەرایەتی سەرۆک ترامپ کە ئەم ساڵ گرنگێکی زۆری پێدرا ڕۆژی سەربەخۆی ئەمریکا و هەروەها 250 ساڵەکەی هێشتا بەردەوامە هەرچەندی کومە هابووری بوو مەژید وەکو دەنگی ئەمریکا مەگەلک ئەم بژن بەرنامە لە سەرچێکردن من و تەژی تایبەتمە بەلگەفیل مەجید وێ دەرباری هەر حال بینەر هێجا لە ڤرام دگهن داویە وێ بەرنامەیە تا ڕۆژێکەدن ببینن جناف خێر و خۆشیەدا 23 گەلاوێژی 2726 کوردیە و تا بەرنامەیەکی تر ماڵاوە.